ڕێز دەچینە لای پەیامبەرمان چیا نووری لە شاری کەرکووکەوە چیا ئەم کاتت باش سڵاو لە جەنابت و هەموو شاری خۆشەویست و دانیشتوانی کەرکووک. سڵاو لە تۆ لە بینەرانی کەناڵی پەیام زۆر سپاس. چیا پێم خۆشە ڕەوشی کەرکووک یان چالاکی و چ مەراسیمێکەیە لە شاری کەرکووک و ئەو شوێنەی جەنابتی لێیە پێم وابێ پێشانگای فۆتۆگرافەری بێم ئەوەی کە کۆڕەوە مەزنەکەی کوردە نازانم جەنابەت پێم خۆشە زانیاریەکان لە دەمی جەنابتەوە ببیستین هەم ئێمە و هەم بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس سڵاو لە تۆ لە بینەرانی کەناڵی پەیام. دیارە ئەمڕۆ هاوکات لەگەڵ ساڵیادی کۆڕەوی جەماوەری خەڵکی کوردستان لە شاری کەرکووک پێشانگایەکی فۆتۆگرافی کراوەتەوە. دیارە ئەو فۆتۆانەی کە ئەمڕۆ لە کەرکووک دانراون لە هۆڵی بۆنەکان لە شاری کەرکووک قاعی نەشاط مەدرسەی عەفوەن دیارە ئەوەی کە دانراوە باس لە کۆڕەوەکەی ساڵی 91 میلەتی کورد دەکات و سەرجەم و تابلۆیانەی کە دانراون تابلۆی جیاواز و لە گۆشەی جیاوازەوە گیراون لەلایەن فۆتۆگرافەر مەهدی شەفیق. دیارە فۆتۆکان باس لە کارەساتەکانی ڕۆژی کۆڕەوە ئەو چەند ڕۆژەی کە کۆڕەو بەسەر میلەتی کووردا لە کەرکووکەوە دەستی پێکرد و لە تاک و سنووری ئێرانی گرتەوە سەرجەم ئەو فۆتۆیانە جیاواز گیراون لەلایەن ئەو فۆتۆگرافەرەوە. بۆ زانیاری زیاتر سەبارەت بە وێنەکان و کاتی وێنەگرتنەکان ئێمە دەچینە لای زۆر بەڕێز فۆتۆگرافەر مەهدی شەفیق بۆی خۆی بتوانێت باسی ئەو وێنانە بکات کە ئەمڕۆ بە شێوەی تابلۆ لە قاعی نەشاط مەدرسەی لە کەرکووک ئەمڕۆ وەکو پێشانگایەک داینەوە. کات مەهدی سڵاوت لێبێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر بکرێ پێمان بڵێ ئەم وێنانە بە چ کامێرەیە گیراون؟ دیارە وێنەکان لە 92 گیراون بەڵام دیقەی وێنەکان بەرزە، یعنی بە چی کامێرەیەک ئەم وێنانات کردووە؟ ئەم کامیرانە بە کامیرەی خۆم نەگیراوە بەداخەوە. ئەو کاتە لە وڵاتی ئێمە کامیرەی وە جوانمان نەبووکەوە دقەی فول بێ و بەرز بێ هەمووی لەسەر ئەرشیفی ئەوروپایە، بەڵام بە ماندووبوونێکی زۆر خۆم دەستم کەوتۆ وێنانە توانیمە کۆی کەمەوە. ئێستا نەمایشم کردووە لە 50 تابلۆ لەسەرم پێشانگایە. خۆم 3500 وێنەی کۆڕەی 91 هەیە. هیوادارم بەرپرسان ئەوانەی دەوڵەمەندن بتوانن بیکەین بە کتێبێ بە مێژوویە بۆ میلەتی کورد مێنێتەوە، چونکە من دڵنیام دوای مردنی خۆم هەمووی ئەفەوتێ و بزرە بێ. ئێمڕۆکە یادی کۆڕەی 91 ئازاری ساڵی 91 بەڕاستی نەهامەتیەکی گەورە بەسەر میلەتەکەمان هات. ئێستا خۆم وێنەکان هەموو کاتێ لە بەچاومە، بەڵام گریانم دێ هەمووی ئەبینمەوە چیمان بەسەراتەوە. بەڵام ئێمە ئەو ڕۆژانەمان بیرچەوە نەوەی ئیمڕۆکەش ئەم وێنانی نەبینیوە. حەزم کرد بیکەمە پێشاوی بینەرانی بەڕێز کە بیبینن بزانن ئەم میلەتە چۆن دەربەدەر بوو، چۆن ڕەویان پێکرد لە خاک و نیشتیمانی خۆی، چۆن زوڵمی لێکراوە، تەنانەت خاکەکەیشت پێڕەوانیە دەربەدەرە. بەڕێز کاک مەهدی بپرسی کە پاڵنەری سەرەکی ئەو کارەی لە چیەوە سەرچاوەی گرتووە کاتێک کە خۆی فەرمووی وێنەکان بە کامێرەی خۆم نەگیراون، بەڵام بە هەوڵ و ماندووبوونی خۆم لە وڵاتانی ئەوروپی و ئەرشیفی وڵاتانی دەرودراوسێ کۆی کردوونەتەوە. پاڵنەری ئیشەکەی چی بووە و چ شتێک پاڵی پێوەناوە؟ کاک مەهدی یارە هاوکارمە پرسەیە هۆکاری ئەرشیفکردنی ئەو وێنانەوە هۆکاری کردنەوەی پێشانگاکە چییە؟ ئایا مەبەستە بە دانانی ئەم وێنانە ئەم تابلۆیانە چی مەسجێک بگەیەنی بنەوەی ئێستا؟ پێشمەرگەیەک کە بەبێ موچە و بەبێ هیچ پاداشتێک سێکی هەڵەگرێتەوە سەر و شاخە پاداشتی چی بوو؟ بۆچی ئەیکرد؟ بۆی نەوەکەی ئەو میلەتەی خۆی نەجاردا لەو زڵ مستەما. ئێمە شەبێ وەکو وڵاتانی زیان خاکمانە بێ، وڵاتمانە بێ، هەتاکەی وابمێنین. ئەگەر من لای خۆمەوە بتوانم وەکو هونەرێک کار بکەم و یەکێکی تر کار بکە ئێمە ئەگەین بە ئەنجامی ئینشەڵڵا بەئیزنی خوا. نەوەی ئیمڕۆژی وادارم ئەم ڕۆژانە ببینن کە باو باپیریان چیان بەسەراتەوە پێشەوەی ئەوان نیانبینیەوە 28 ساڵی خایەنووە بەڕاستی زمانێکی زۆرەوە کۆمەڵی خاوەنی ئەو وێنانەی کە دەرکەوتنەوەیسە لە ژیان نەماون خۆیان. چیە ئەگەر کامێرەمانەکەی کەناڵی ئاسمانی پەیام یارمەتی دەرمان بێ بۆ گواستنەوەی بەشێک و زوومکردنی بەشێک لە وێنەکان
و ئەگەر کاک مەهدیش ڕاوە و شرۆڤەیەک بۆ وێنەکان بکە. لە ژیان نبوونا ئاگادارنەوە بەس نەوەی نوێ نازانن ئەگەر بکرێت لە چەند شوێنێکی تری ئینشەڵا نمایشەکەم لە شاری کەرکووک ئەگەر بکرێت بۆ دەرەوەی کەرکووک بیبەم زۆر حەزەکەم بیبەم بە ناوچەی دۆک و زاخۆ چونکە ئەم خەڵکەی لێرەن لە ناو وێنەکانە هەمووی زیاتر تعبیر لەو ناوچەیە ئەکە بەڕاستی. سپاس کاک مەهدی، سپاس بۆ بەڕێستان.